هاوڕانی بەڕێز ئەوارەتان باش بەخێربێن سەر چاوان بۆ یەکێکە لە چالاکیەکانی ساڵۆنی فکری ئازادبوون کە تایبەتە بە پرسی ژینگە و لە چوارچێوەی پرۆژەی چاودێری هەڵسەنگاندنی ڕەوشی ژینگەیە کە ڕێکخراوی ئازادبوون لە مانگی 6 2022ەوە کار لەسەر ئەم پرساکە و پرۆژەیەکی چوارمانگی لەگەڵ UPP تاڵی جێبەجێ کرد بە هاوکاری ڕێکخراوی بیمە و سروشتی کوردستان، هەروەها سیمپۆزیۆمێکی جێبەجێ کرد لە مانگی 6/22 هەروەها کۆمەڵێک سیمیناراتی لەو چوارچێوەیە کردووە. گرنگی بابەتی ژینگە لای هەمووتان ڕوونە و ئەزانن کە ئێستا پرسێکی جیهانیە و تەواوی دەوڵەتان و تەواوی ڕێکخراوە ناحوکمی و چالاکوانەکان پێوی سەرقاڵە و ڕاستەخۆ پەیوەستی هەیە بە تەندروستی و پەیوەستە بە هەموو بوارەکانی پێی ژیانیشەوە. ئەمێوارەیە خاتو یێروان شاسوارمان میوانداری کردووە کە بەڕێزیان بابەتێکمان پێشکەشەکە بە ناونیشانی پیسبوونی هەوای سلێمانی بەگەردی لە هەڵواستراوەکان کە هەڵەنە بەم بابەتی ماستەرنامەکەی بوو بەڕێزیان لە ماوەی ڕابردووە پێشکەشی کردووە و ئێستا بە زمانێک کە بۆ میدیا و بۆ خەڵک بە گشتی گونجاو بێ ئەوێ پوختەی ماستەرنامەکەیمانە میوارەیە لێرە پێشکەش بکە. خاتو یێروان توێژەری بواری ژینگەیە، ئەندامی دەستەی کاریگەڕی ڕێکخراوی کوردمادە بۆ گەشەپێدانی کولتوری و دیموکراتی، ئەندامی تۆڕی گەشەپێدانی پەیڕە و CDGSە، وەک شارەزا لە بواری کشت و کاڵ و گۆڕانی کەش و هەوا لە ڕێکخراوی CESIV ئیتاڵی کارەکە، بڕوانامەی بەکەلێرۆسی لە دیبلۆماسی و پەیوەندیە گشتیەکان و ماستەری لە پیسبوونی ژینگە کەش و هەوا هەیە، خاوەنی توێژینەوەی هاوبەشە لە گۆڤار و زانستە نێودەوڵەتیەکان لە بواری پیسبوونی هەوای شاری سلێمانی، لە هەمان کاتا چەندین نووسینی لە گۆڤار و ڕۆژنامە و پێگە ئەلکترۆنیەکان بڵاو کردوێتەوە. ئێمە سوپاس دەکەین کەم کاتێ بەخشی بە ئێمە داواکەین خاتو یێروان دەست پێ بکات و پاوەرپۆینتێکیشی هەیە پاژۆ پێشەکی هەیەتی بە پاوەرپۆینت بابەتەکەتان پێشکەش دەکەم. زۆر سپاس کاکەبان. سەرەتا مێردتان بڵێم بەخێربێن، زۆر سپاسی پەرۆشیتانەکەم بۆ ئەم بابەتە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی یەک بە یەکمانەوە هەیە بۆ ئەمڕۆ بۆ ئایندەی نەوەکانیشمان پرسێکە پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین. سپاسی ڕێکخراوی ئازادبوون کەم کە پرسی ژینگەیان کردووە بە خەمێکی گەورە. زۆر جار گوێمان لێ بێ زۆر باسی پرسی ژینگەکرێ پیسبوونی ژینگەیەکرێ، منەبێ بە پێناسەیەکی سەرەتایی بۆ ژینگە دەست پێ بکەم. ژینگە هەموو شتێکە لە چواردەور و جگە لەخۆ، واتە هەموو ئەو شتانەی لە چواردەوری تۆن جگە لەخۆ ژینگەکەی تۆ دروست دەکەن و بە پرسی ئەم پرسەی کە من لێرەیە ئەمەیە زۆر تەرکیزی لەسەرکەم پرسی پیسبوونی هەوایە. ئێوە خۆتان ئەزانن ڕاگەزەکانی ژینگە زۆرن، ئاوە، هەوایە، خاکە، تەنانەت پیسبوونە بە ڕووناکی، پیسبوونە بە ژاوەژاو کە بەداخەوە ئەم هەموو جۆرەکانی پیسبوونی ژینگە لە وڵاتی ئێمەیە بوونیان هەیە. بەڵام ئەوەی کە من ڕێگە بە خۆمەدەم بە تەواوی قسەی لەسەرکەم پرسی پیسبوونی هەوایە، چکە پرسێکی گرنگە و تەرکیزی زۆربەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی لەسەرە بۆ ئەمڕۆ بە تایبەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە لە دوایین راپۆرتی خۆیان ئاماژەی بەوەیەوە ساڵانە 7 ملیۆن کەس بەهۆی پیسبوونی هەواوە لە دنیاە ئەمرن کە مردنی پێشوەختەی پێوترێ، کە بەداخەوە ئەگەر مقارنەی ئەم مردنە 7 ملیۆنە بە کۆرۆنا و بە جۆرەکانی نەخۆشیە باوەکانی کەشکین زۆر زۆرە، ینی جێگەی هەڵوەستە لەسەرکردنە. و عێراقیش بە پێی دوایین ئامار لە ڕیزی 13هەمین پیسترین وڵاتەکانی جیهانایە بۆ پیسبوونی ژینگە بە شێوەیەکی گشتی و دووهەمین پیسترین وڵاتە لە دوای چاد بۆ پرسی پیسبوونی ژینگە بە دەنگۆڵە هەڵواستراوەکان بە تایبەتی دەنگۆڵەکانی PM دونی و کە بە هەزاران توێژینەوەی لەسرە. بەڵام بەداخەوە ئێمە چکە پرسێکی نوێیە بۆ ئێمە تاکی ئێمە پێی ئاشنانین، ئەمە بە شێوەیەکی گشتی لەسەر پرسی پیسبوونی هەوا. بەڵام و بابەتی من ئەمەوێ ئاماژەی پێبەم پرسی دەنگۆڵە هەڵواستراوەکانە بە تەنها لەناو هەوایە. ئێمە 6 کارکتەرمان هەیە کە کوالەتی هەوای هەر وڵاتێکی پێورێت بزانین ئاستی هەواکە لە چه ئاستێکە. ئێمە تەنها ئەوەی کە من ئەمڕۆ پێشکەشێکم تەنها یەک کارکتەرە، واتە یەک نیشاندەرە کە بەداخەوە ئەڵێم لە سلێمانیا بابەتێکی مەترسیدار و نائاگایە یان نائاگایە یا خۆمانی لە یعنی ئەوەی کاڵی خۆمانی لێ کەڕەکەین و نامانەوە پێی ئاشنابین. باشتر ڕوونیکەمەوە ئەم بابەتەوە کاتبابان ئاماژەی پێە
بابەتی توێژینەوەیەکی 5 مانگیە لە شاری سلێمانیا کە 14 لۆکیشن 14 ناوچەی شاری سلێمانیمان بە نمونە وەرگرتووە لە هەر 14کەیە مناڵێم ئاماژەکان بەداخەوە ڕەشبینانن بەڵام من نامەوێت لێرەیە چکە داتاکانە بینن بۆ خۆم پرسێکی ینی تووشی ڕەشبینی ئەبم بەڵام ئێمە خۆشحاڵین بەوەی کە لە سلێمانیان سلێمانی جوڵەی هەوایتایە ئەمەش جۆرێک لە جۆرەکان شانسی ئێمەیە یعنی بۆ ئێمە ئەوەش هەیە ئەو تاکە سەرچاوەیە سەرەتا با بزانین دەنگکۆڵە هەڵواسراوەکان چین لە تەلەڤیزیۆنەکان لە میدیایەکان بە PM زۆر ئاماژەی پێکرێت دڵنیام بەرگتان کەوتووە ئەڵێ PM 2 و PM 10 PM 1 PM چییە؟ PM ئەتمۆسفێریک پارتیکوڵەیت مەتەرە واتە لە دەستەواژە ئینگلیزیەکەوە کورتکراوەتەوە ئاماژەی پێکرێت هەبای جێی پێوترێ بە عەرەبی هەموو گەردە ئاوە چڕبۆکان دەنکە هەڵاڵەکان پارچەی ڕۆکەکان کە لە تیرەی یعنی ئەتمۆسفێریک PMایە پێی ئەوترێ دەنگکۆڵە هەڵواسراوەکانی ناوەوە کە هۆکاری سەرەکی پیسبوونی هەوایە و یەکێکیشە لە هەرە ترسناکترینەکانی جۆری پیسکەری هەوا بەداخەوە سەرچاوەکانی چین سەرچاوەکانی زۆر زۆرن سەرچاوەی سروشتیمان هەیە سەرچاوەی مرۆڤکردمان هەیە ئەوەی کە لە ئەنجامی چالاکیەکانی مرۆڤەوە دروستە بێت لەوانە سیارە و هاتوچۆ هۆکارەکانی هاتوچۆکردن کارگەکان کە ئەمە چالاکی مرۆڤە و هەروەها هەدم و بینا شەڕەکان ئەمانە هەمووی هۆکاری بەرزبوونەوەی PM لە هەوای هەر وڵاتێکە هۆکارە سروشتەکانمان هەیە ئاگرکەوتنەوە سروشتەکان ئەمە هۆکارێکی سەرەکیە بورکانەکان هۆکارێکی سەرەکیە خۆی دەریا و زەریاکان هۆکارێکی سەرەکیە ئەو شتێکیش کە بیرم نەچێ ئاخر توێژینەوەی لەسەرە مایکرۆ پلاستیکی پێوترێ کە بەداخەوە لە هەفتەی پێشوو توێژینەوەی بڵاو کراوەتەوە تەنانەت مایکرۆ پلاستیکەکانیش کە چێتە ناو چوارچێوەی دەنگکۆڵە هەڵواسراوەکانی هەوا تەنانەت لە هەورەکانە دۆزراوەتەوە دوای ئەوەی نموزجی هەورەکانان هێناوە شیکاریان بۆ کردووە دەنگکۆڵە پلاستیکەکانیان لە ناو هەورەکانە دۆزیوەتەوە ئیترەمە بەرچاوڕوونیە تا چەند ئەم دەنگکۆڵانە بەرزە بنەوە تا چەند ئەمێننەوە بەوەی هەر دەنگکۆڵە هەڵواسراوێک فتەیەکی ژیانی هەیە کە لە چەند سانەیەکەوە دەست پێەکە ئەتوانین بۆ بڵین بۆ چەند ساڵێک و بەپێی قەبارەکەشیان لە کیلۆمەترێکەوە جوڵە ئەکەن تا چەندین کیلۆمەتر یەکێک لەوانە بیرم نەچێت تەپوتۆزەوەی کە ئێستا زۆر جارەڵێ سبەی شەپۆلێکی تەپوتۆز ڕوو لە ناوچەکەیەکە تەپوتۆز چییە ئەو خۆڵبارینە چییە ئەوە ژۆرێکی کە لە دەنگکۆڵە هەڵواسراوەکان بەڵام ڕێژەی دەنگکۆڵە هەڵواسراوەکانی کە لە 10 مایکرۆن و کەمترە زۆرترین لە بڵین خۆڵبارینایە قەبارەی دەنگکۆڵە هەڵواسراوەکان کامانن ئێستا لەوەی پرسیار بێ بۆ هەمومان بڵین خۆ ئەمە هەموو جۆرە پارچەیەکی ور لە هەوایە هەن بۆچی پێ ئەوترێ دەنگکۆڵە هەڵواسراوەکان قەبارەی دەنگکۆڵە هەڵواسراوەکان لە 0.1 ملۆ بۆ 100 مایکرۆن دەست پێەکە یعنی مایکرۆنێک ئەگەر مایکرۆنێک مەترێک بکەین بە مایکرۆن مەترێک یەکسانە بە 1 ملیۆن مایکرۆ ئەوزەم لێرە نووسینەکەی تێک چووە و ئەوەشی کە زۆرترین کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروستەکە لە زمانی ئەو سەتەیە PM 10 واتە کە 10 مایکرۆنە PM 2 کە 2 لە 2 کەمترە PM 1 کە لە 1 مایکرۆن تیرەکەی قەبارەکەی یان بڵین کەمترە ئەگەر ئێمە پانەبڕگەیەکی قژ وەرگرین ئەمە پانەبڕگەیەکی قژی هەر مرۆڤێت وەرگرین ئەگەر مقارنەی بکەین بە دەنگکۆڵە هەڵواسراوەکان قەبارەی پانەبڕگەی قەبارەی قژی مرۆڤ 50 بۆ 70 مایکرۆنە ئێمە ئەوەی باسی ئەەکەین 2 مایکرۆنە و 10 مایکرۆن و 1 مایکرۆن واتە بە چاو نابینرێت یعنی تۆ بهێنە پێشچاوی خۆ مقارنەتەن بە پانەبڕگەیەکی قژی مرۆڤ قەبارەی ئەوان چەند بچووکە بۆیە ئەڵێن زۆرترین کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروستەکە ئاماژەمان پێ 6 نیشاندەرمان هەیە کە ڕێکخراوی پاراستنی ژینگەی ئەمریکا و هەروەها ڕێکخراوی تەندروستی جیهانی کوالیتی هەوای لە هەر ناوچەیەکە پێون ئەوەی کە ئەڵێ هەواکەی باشە مامناواندا خراپە خراپترینە ئەو 6 کارکتەرەیە کە مۆکسیدی کاربۆنە دووە مۆکسیدی نایترۆجینە ئۆزۆنە دووە مۆکسیدی گۆگردە دەنگکۆڵە هەڵواسراوەکانە کە بۆ قەبارەی 2 و قەبارەی 10 مایکرۆن و هەروەها قوڕقشمیش یەکێکی کە لەو نیشاندەرانەیە بەم 6 نیشاندەرەیە پێمان ئەڵێ
کە کوالیتی هەوای ناوچەکەی ئێمە وڵاتەکەی ئێمە چۆنە. زۆر جار ئەمەمان بەرچاو کەوتۆ زۆر قسەی لەسەرەکرێ لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنە کە ئیندێکسێکە ئەگەر سەیری ئەوەی کە بە ڕەنگ دیاری کراوە ئەم ئیندێکسە زۆر نیشانەدرێ ئەکرێ بەخەڵڵا ئەڵێ هەوای ئێمە بەمە بێ باشە هەرچەند ئێمە بەداخەوە ئەڵێم تا ئێستا 0 بۆ 50مان نییە مەگەر لە بەهارە دوای بارینێکی زۆر ئەگەینە ڕێنجی 0 بۆ 50 یان مۆدیرەی تە بەڵام نازانین لەسەر چ بنەمایەک ئێمە ئەم ئیندێکسە دانراوە ئەم ئیندێکسە لەسەر بنەمای ئەو 6 پێوەرە دانراوە کە بوتمان نیشاندەری کوالیتی هەوایە بەڵام ئەوانەی کە زۆرترین قسە لەسەر هەواکەن بۆ ئەوەی نەچنە دیتێڵەوە یەکسەر ئیندێکسەکە ئەهێنن و دایەنێن بەڵام ئایا ئەم ئیندێکسە ئێمە هەموو نیشاندەرەکان لە هەوای ئێمەیا بەرزە وا هەوای وا پیس کردوین یان نیشاندەرێکە یا دوو نیشاندەرەوەی کردو هەوای ئێمە بەو ڕادەیە پیس بێ ئەمەی کە من ئەمەوێ زۆر تەرکیزی لەسەر کەم بەرەنجامی توێژینەوەیەکی پێنجمانگی خۆمانە لە شاری سلێمانیا 14 شوێنمان هەڵبژاردەوە بۆ توێژینەوەکانمان لە تانجەرۆ تا هەواری شار کە جیاوازی بەرزی لە ئاستی ڕووی دەریاوە 400 مەترە واتە جیاوازی تانجەرۆ لەگەڵ هەواری شار کە بەرزترین بوو 400 مەتر جیاوازیە بوو بۆی بزانین ئەروها جیاوازی تۆپۆگرافیایان بڵێن تۆپۆگرافیای زەوی چ کاریگەریەکی هەیە لەسەر زیابوونی PMەکان بەداخەوە کە ئێڵێم لە وڵوبەیە ئێمە بۆ PM1 کە ئەمە زۆرترین توێژینەوەی لەسرە زۆرترین یاعازدرێ لە دنیاە ئەڵێ هەتاوەکو PM بچووکتری بێتەوە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ زیاترە بێ بەڵام لە نیشاندەرەکانان نیە ئەویش بەهۆی کۆمەڵی خاڵێکێک لەو خاڵانە کە تەمەنی PM1 کورتە لە هەوایە واتە زۆرتر نامێنێتەوە وەکو PM2 و PM10 بەڵام ئێمە بۆ PM2 و لەو 4 لۆکیشنە و بۆ PM10 لە هەر 4 لۆکیشنەکە لە جادەی قەناتە بەرزترین چڕیمان تۆمار کردووە بەرزترین تەرکیزمان تۆمار کردووە کە لەوەی ئەمە جێگەی پرسیار بێ بۆ زۆربەتان بڵێن بۆچی جادەی قەنات لە تانجەرۆ پیسترە لە بازیان پیسترە ئێمە ئەڵێن لە تەرکیزی مادەکان واتە لە تەرکیز چڕی چەند لە مەتر مکعبێکە چەند تەرکیزی PMەکانن بەڵام بەشێکی کەی توێژینەوەکەمان لەسەر پێکاتە کیمیاویەکان بوو بەداخەوە پێکاتە کیمیاویەکان لە بازیان و لە تانجەرۆ زۆر ترسناکن پێکاتە کیمیاویەکانی PMەکان لەو دوناوچێ زۆر ترسناکن بەڵام وەکو ڕێژە هەر ئەمەش پیشانمانەیە کە سۆرس واتە سەرچاوی پیسبوونەکانمان لە شاری سلێمانیا چین ئەو پاکترینیش ئێمە بڵێن ناڵێن پاکترین ئەڵێن ئەوەی کەمترین ڕێنجمان لە تەرکیزی PM تۆمار کردبێتە هەواری شار بووە هەر بۆ بەرچاوڕوونی ئەگەر سەیری PM2 بکەین لێرە PM2 112 ڕێگە پێدراوی WHO ئەوەی کە لیمیتیتی کردووە 15 ئێمە 112 بۆ ساڵانە بۆ PM10 بەداخەوە ئەو ئەڵێ 50 ئێمە 113 یعنی تەسەورکەن چەند جار ئەمە ئەگەر بەرەنجامی توێژینەوەی ساڵێک بێ من دڵنیام زۆر زیاترە ئەمە تەنها 5 مانگە ئەو 5 مانگەش کە ئێمە کردومانە کۆمەڵێک فاکتەر هەیە کەوای لێەکە ڕێژەی پیسبوونەکە کەم بێتەوە من ئەتوانم بڵێم ئەگەر لە زستانیش ئیزافەکەم من توێژینەوەکەم لە هاوی ناکردووە ئەگەر زستانیشی بۆ ئیزافەکەم بەرەنجامەکە ئەگۆڕێ زیاتر ئەبێ بە تایبەتی ئەگەر زستانێک بارانمان کەم بێ کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ چییە؟ من کۆمەڵێک نەخۆشیم هێناوە بەشێک ینی ڕاستی نەمویست چکە ئەگەر کەسێک بێوێ خۆی گەڕێ بە دوایە و دڵخۆشکەر نین ینی ڕەشببینی دروستەکە کاتێک کە بەرەنجامی توێژینەوە جیهانەکانە بینی لەسەر کاریگەری ئەم PMانە لەسەر تەندروستی مرۆڤ بەڵام من هەر ئەوە ناتوانم ئاماژەی پێوەم بڵێم PM10 ئەوەی کە ئێمە ئەڵێن قسەی لەسەرەکەین بۆریەکانی هەوا بێتە هۆی توشبوونی ئەو نەخۆشیانە لە هەناسەدانەوە بۆ بۆریەکانی یعنی بۆری هەوایە بە شێوەیەکی گشتی بەڵام PM2 و کە قەبارەکەی 2.5 مایکرۆنە نەخێر سیکڵدانۆچکەکانی پێپڕە بێ ئیتر کە سیکڵدانۆچکەکان پڕ بێ بەم PM ئەمە تەنها ینی بیرم چوو ئاماژە بۆ بم کە ئەڵێن PM ئەگەر ئێمە بێ تووشی کاری کیمیایی بۆ بکەین لە کۆمەڵێ مادەی مەترسیدار پێکاتووە لەوانە میتاڵە قورسەکان ئەوانەی کە پێی ئەڵێن
هێڤی میتاڵەکان کە بەداخەوە بەشێکی توێژینەوە کەشمان 28 هێڤی میتاڵە کە ئەسڵان هەیەە نابێت لە هەوایە هەر وجودی هەبێ لای ئێمە ڕێژەکەی بەرزە. ئەوانەی کە پیهێمی یەکە ئەمانە جگەر لەوەی کە چنە سیەکانەوە لە پیهێمی دوونی و بۆ پیهێنمی 0.1 بۆی ئەڵێن PM چکە بەم مستەلحە زۆر ئاماژەی پێدرێت لە میدیاکانەوە. پیهێمی هەتا بچووکتر بێتەوە زیاتر بەلەشی ئێمە بڵاو بێتەوە لە پیهێمی دوونی و بەرەو خوارەوە لەگەڵ خۆی ناگوازرێتەوە. یعنی ئێستا ئاماژە بە هەنێ نەخۆشیین لەوانەیە ئێوە پێتان سێر بڵێ باشە پیسبوونی هەوا بۆچی ئەم نەخۆش پیسبوونیەوە پەیوەندی بە جەڵدەی دڵ و جەڵدەی مێشک و بە جگەر و بە گورچیلەوە چییە؟ ئەم پیهێمانە کاتێکە گاتە سیکڵدانۆچکەکان لەگەڵ خوێ ناگۆزرێتەوە. بەداخەوە زۆرترین کاریگەری لەسەر مێشک دروستەکە، لەسەر بۆرەکانی خوێن دروستەکە، لەسەر نەخۆشیەکانی سەرەتان بە تایبەتی سەرەتانی سی کە لە ئەنجامی کۆبوونەوەی تەبان میتاڵە قورسەکان ئەمە دروستە بێ. بەشێک لەو نەخۆشیانەی کە هۆکارەکەی بە شێوەیەکی گشتی دەنگۆڵاڵاتراوەکانی نەخۆشی دڵ و خوێنبەرەکانە بە شێوەیەکی گشتی. شێرپەنجەیە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی شێرپەنجەی سیەکان. تێکچوونی دەمارەخانەکانە چکە ئەمانە لەگەڵ خوێنە کەگاتە مێشک ئەلزەهایمەر دروستەکە، پارکنسن و جەڵدەی مێشک دروستەکە، هاوکردنی پەردەی مێشک دروستەکە کە هەر ئەگەر ئەمانە لێگەڕێ توێژینەوەکان لێگەڕێ بۆ ئێمە جێگەی پرسیارە بۆچی ئێستا جاران پارکنسن زۆر کەم بوو، ئێستا زۆرە، جاران زەهایمەر زۆر کەم بوو، ئێستا گەنجەکانمان تووشە بن، جەڵدەی مێشک بۆ لە گەنجا هێندە زۆرە. یعنی ئەمە پرسیارە تێکچوونی گەدە و ڕیخۆڵە سەرڕایەوە سترێسیش دروستەکە، سەرێشە و سترێس، نەخۆشیەکانی گورچیلە، نەخۆشیەکانی جگەر، نەخۆشیەکانی پێست بە تایبەتی دیسانەوەڵم، سەرەتانی پێست و ئەگزیما، تەنگە نەفەسی و هاوکردنی بۆرەکانی هەناسە، نەخۆشی درێژخایەنەکان و بە تایبەتی نەخۆشیەکانی سیکڵدانۆچکەکان. و لە کۆتا توێژینەوەیە ئەڵێ پەیوەندێکی ڕاستەوخۆی لەگەڵ نەخۆشی شەکرەیە هەیە و ئەمە ئاماژە بە توێژینەوەی دوێنێش بم کە لە زانکۆیەکی ئەمریکی بڵاو کراوەتەوە پەیوەندی ڕاستەوخۆی بە لەدایکبوونی پێشوەختەوە هەیە. ئەمە دەنگکۆڵە هەڵواسراوەکان هەتا ڕێژەی دەنگکۆڵە هەڵواسراوەکان زیاتر بێ، هەتا بەرکەوتەی دایکانی دووگیان بە دەنگکۆڵە هەڵواسراوەکان زیاتر بێ، ئەو ئاماژەی بۆیراوە 8 جار ڕێژەی لەدایکبوونی پێشوەختە زیاترە بێ. چی بکەین بۆ کەمکردنەوەی کاریگەری دەنگکۆڵە هەڵواسراوەکان؟ طبعاً ئەم پرسیەکە ئێمە کێشەیەکمانەیە، ئەی حلەکەی چییە؟ وەک سەرەتا ئاماژەم پێە ئەم پرسێکی جیهانیە، پرسی پیسبوونی ژینگە تەنها لای ئێمە نییە، پرسێکی جیهانیە. بەڵام ئێمە چی بکەین؟ یعنی خۆ ئێمە نابێ وەکو تاک دەستەوسان دانیشین بزانین پرسی پیسبوونیەوە و پرسی پیسبوونی ژینگە بە چ کەنارێکمانەگەیەنێ. لێرەیە من ئاماژە بە دوو بەشی چارەسەرم، چارەسەرێکە لەلایەن حکوومەتەوە ئەکرێ کە ئەمە چارەسەر نییە، توانین بڵین کەمکردنەوەیە، کە چکە خۆی پرسێکە هەیە، یعنی هەیە لەگەڵ چالاکی مرۆڤایەتیە ئەمانە زیایان کردووە. بۆ نمونە ئێمە ئەگەر بیت و سەیری یاساکانی پاراستنی ژینگە بکەین بە هیچ شێوەیە ستاندەرێکمان نییە، نیشاندەرێکمان نییە پێ بڵێ ئەم کۆمپانیایە بۆی نییە ئەم نیشاندەرانە لەم ڕێنجە زیاتر بکاتە هەواوە. ئەمە پرسێکە بۆ ئێمە زۆر تازەیە و نییە. بەداخەوە پرسێکی کە بابەتی پیسبوونی هەوا ئەسڵەن فەرامۆش کراوە. ئێوە گوێتان لێ بووە بەرپرسێک بێت و باسی پیسبوونی هەواکە، بەداخەوە هەرکەیەتە سەر شاشەکانی تەلەڤیزۆن ئەڵێ ئێمە بەوڕادەیە پیسبوونی هەوامان نییە، بەبێ ئەوەی ئێمە هیچ ستیشنێک یعنی هیچ وێزگەیەکی چاودێری هەوامان نییە. یعنی ئەگەر سەیری چواردۆرەمان کەین لە ئێران چەند وێزگەیەکەیە کە بەسراوەتەوە بە وێزگەی چاودێریکردنی هەوای جیهانەوە، ڕاستەوخۆ داتای لێوەرەگرێ، ڕاستەوخۆ تاکەکانی وشیارن ئەزاننەوەکەیان تا کوێ ئەڕوا و چ کاتێ ڕۆنە دەرەوە، چۆن ناڕۆنە دەرەوە، چۆن خۆیانە پارێزن. لای ئێمە ئەسڵ لە عێراقا وجودی نییە. لە 2020ەوە لە ئیمباسی لە سەفارەتی ئەمریکا وێزگەیەکی بچووک لە سەفارەتی ئەمریکا لە بەغادانراوە، ئەویش بۆ کۆمەڵی نیشاندەری زۆر تایبەتە، هەموو نیشاندەرەکانی تیانە، بەڵام سەیری کوێت بکەین بۆ بچووکیە ئەو وێزگەی چاودێریکردنی هەوای هەیە. خێر عێراق بۆ دەوڵەمە نییە، وێزگەیەکی چاودێریکردنی هەوامان نییە. یعنی ئەوەی کە قسە ئەکرێ لەسەر هەوا بە شێوەیەکی گشتی
من پێتان ئەڵێم لە شاری سلێمانیا و لە عێراقا هەموو توێژینەوەکان لە پەنجەی دوو دەستێ ناپەڕێ. لە شاری سلێمانیا توێژینەوەکان لەسەر پیسبوونیەوە ناگاتە پەنجەی دەستێک، زۆر کەمە، چکە پرسێکی ئاڵۆزە، پرسێکی فراوانە و پرسێکی شەپەیوەندی ڕاستەوخۆی بە تەندروستی مرۆڤەوەیە. زۆر کەس نایەوێت ئەسڵەن خۆی لێ دەربازەکە بە چیکردنەوەی دۆخەکە بە شێوەیەکی گشتی نایەوێت بچێتە دیتێڵەوە. بۆ تاک چی بکەین ئێمە بۆ ئەوەی کەمترین کاریگەری پیسبوونی هەوامان لەسەرە بێ؟ بەداخەوە تاکی ئێمەش جارێکی کە لێرەیە یان هیچ زانیارێکی ئەوتۆمان نییە کە ئەمەش خەتای خۆمان نیە، چکە زانیاریەکان خۆتان نەزانن لە میدیاکانەوە بڵاوەکرێتەوە، یعنی تاک لە میدیاکانەوە مستەڵحێ تێرمێکی بەرچاو بەگوێکەوێ و بەرچاوەکەوێ و بۆی ئەگەڕێ بزانێ سەرچاوەکەی کێ، لای ئێمە ئەوە نییە. تاک چی بکە؟ یعنی من ئەوەی کە زۆر دڵگیران و خەفەتبار مەکە کردنەوەی جامی سەیارەیە لەسەر جادەکە. ئێمەڵێن لە سلێمانیە سەرەکیترین سەرچاوەی پیسبوونی ئەوە هۆکارەکانی گواستنەوەن، لەبەرەوەی ئەو سەرچاوەی دیزڵ یعنی ئەو بەنزین و مشتەقاتی نەوتەی کە بەکارە هێنرێ خراپن، کوالیتیان زۆر خراپە. عێراق لە سێ وڵاتەیە کە تا ئێستش بە قورقشم یعنی معالەجەی بەنزینەکە، کە قورقشم هۆکاری سەرەکی توشبوونی شێرپەنجە و بەداخەوە لە هەوای ئێمەشا زۆرە. کابینی لەسەر جادەکان لە ترافیکەکانە بەدەقەیەک وەستاوە، بەڵام جامی سیارەکەی کردووەتەوە، یعنی سیارەیەکی ئاخر مۆدیلی پێیە، سیارەیەکی بەرزی ئەتوانین بڵین زۆر پێرفێکتی پێیە، بەڵام یان نازانێ یان سیارەکەی لە خۆی خۆشترەوێ کە جامەکەی داناخە. تۆ لەو کاتەیە کە جامی سیارەکە داناخی ئەو هەموو دووکەڵی لە ترافیکەکان هەیە، تۆ بە خێراتنی کۆمەڵێ نەخۆشی بۆ جستەی خۆتەکەی، بە خێراتنی سەرەتانەکەی چاوەڕێی ئەوەکی توشبی، بەڵام نا ئاگاینەوە. خاڵێکی کە ماڵەکانمان خانۆکانمان کۆشکێکی گەورە و زەبەلاحی لێداوە، یعنی کۆشکێکی هەیە وا ئەزانێ شەهانە تیاژی، بەڵام نازانێ خۆی بۆ خۆی پیسبوونی هەوا بۆ ناو ماڵەکەی خۆی بانگێشتەکە بەکردنەوەی بەردەوامی جامەئینە پەنجەرەکان، گوێ بەداخستنی دەرگاکان نایە، تەنانەتەوە ماڵانەشی کە هێشت کە نەخۆشی سەرەتانی سیان هەیە بەداخەوە هێشتا ئاشنا نین بە جۆرە جیهازێک کە هەوای ماڵەکە بۆ تەسفەیەکە. هێشتا ئەو جیهازە زۆر کەمە، مەگەر کەسێک لە دەرەوە هێنابێتی و بۆ ماڵەکەی خۆی دانابێت. یعنی کۆشکێکی لێ داوە چوار داریتیان نیە، سەوزاییتیان نابینی. ئەمە بنەنگی ئەزانێ ئەگەر بێت و باسی سەوزایی کە ئەگەر خزمەتی درەختێکە نازانێ ئەو خزمەتە چەند ئەو دارەت و درەختە چەند خزمەت بەخۆیەکە. ئەمە لە لایەکیکەوە بۆ وەکو بەرچاوڕوونیەک بۆ تاک، و لە لایەکیکەوە پێویستە وەکو حکوومەت جوڵای نییە، وەکو بەرپرسان جوڵیان نییە، تاک یعنی پێویستە کۆدەنگی دروستکەین بۆ ئەم هەموو سەرچاوی پیسبوونە لەم شارەیە کۆ بێتەوە. بەپێی آخر ئامار 2 ملیۆن سیارە لە کوردستانە بوونی هەیە. آخر ئایا کوردستان پێویستی بە 2 ملیۆن سیارە هەیە؟ لە ماڵێکا من پێویستم بە 2-3 سیارە هەیە لە کاتێکا کە خۆم و خێزانەکەم و کوڕەکەم و کچەکەم یعنی لەوەیە ڕێگەی هاتو چۆمان 10 دقە لە یەکترەوە دوور بێ، بۆ ئەمە بەکاربێنم، یعنی بۆ من 3 سیارە بەکاربێنم. یعنی تۆ بهێنە پێشچاوی خۆ و کاتانەی کە کەسێک شتێک دەهاتێ کە قەرزاری کەسێکە بی، چەند دڵتەنگی چەند پەرۆشی بۆی قەرزەکە بدەیتەوە، بەڵام تۆ قەرزاری سروشتی، قەرزاری ژینگەی، بەڵام ئەسڵن ناڵێ یعنی هەستەکەم زۆر لەوەیە کەم تەرخەمین. یعنی ئەو هەوایی کە ئێمە هەڵی ئەمژین بەرامبەر ئەوە چیمان کردووە بۆ ژینگە، بەرامبەر بۆ ئاوەی کە بەکارێنین چیمان کردووە، بەرامبەر بۆ خاکە پیس بۆ چیمان کردووە. یعنی ئێمە کە باسی پرسی ژینگاکەین بە شێوەیەکی گشتی پیشبوونی ژینگە کە پیسبوونی خاکە بۆ پیسبوونی ئاوتەیە، کە پیسبوونی ئاوتە بۆ پیسبوونی هەوا هەیە ئەکید بە. یعنی ئەمە سیستەمێکی داینامیکیە، ناتوانین یەکێکیان دابڕین. یعنی بۆ تاکێک بۆ مرۆڤێکی ئاسایی ئەگەر ڕۆژانە پێویستی بە کیلۆنیۆ خۆراکە بێ، پێویستی بە 2 لیترونی و ئاوا بێ، ئەی پێویستی بە چەند هەوا هەیە؟ یعنی بۆ تاکێک کە نۆرمال بێ پێویستی بە 15 مەتر مکعب هەوا هەیە. یعنی تۆ لەو هەوایە چی هەڵەمژی؟ یعنی پێویستە ئەمانە بەرچاوڕوونیمان هەبێ لەسەر ئەم شتانە. بۆ کوێ ئەڕۆین؟ یعنی من خەفەت بۆ گەنجانە خۆم کە 3 سەعات بە 4 سەعات لە شەقامی سالم دانیشتون،
لە بەرەوەی توێژینەوەم کردووە لە شقامی سالم یەکێکە لە سۆرس یعنی ئەتوانین بڵێن یەکێکە لە خاڵە گەرمەکانی پیسبوون لە سلێمانیە بۆ لە بەرەوەی ترافیکێکی زۆری لەسرە ڕێگەی هاتوچۆی زۆر سیارەی لەسرە قەرەباڵغێکی زۆری لەسرە و کەم سەوزایەکی کەمیشی هەیە واتە ئەو سەوزایە بەپێی ئەو ژمارە زۆری خەڵک نییە کە لەوێ دانیشێ تۆ کە بە 2 سەعات دانیشی لە جادەی سالم ئەزانی چی هەڵەمژی یعنی ئەمە نامەوێ من لەمەیە ناومێتتان کەم جاریکە بەڵام شوێنی پاکترمان هەیە هەواری شارمان هەیە ینی شوێنێکە هەم لە ڕووی کوالیتی بۆ دنکۆڵە هەڵواسراوەکان کەمترین ڕێژەمان ئێمە تۆمار کردووە هەم زۆرترین ڕێژەی سەوزایی هەیە و هەم زۆرترین ڕێژەی ئۆکسجینیشی تایە ئیتر بۆ من لەو جێگایە دانیشم شقامێکی وەک شقامی سالم نەک تەنها هەواکەی پیسە ئەو خۆراکەشی کە لەسەر عەرەبانەکانە ئەفرۆشرێ بەداخەوە پیسە چکە ئەو هەوایەیە ینی بەرکەوتێ هەیە لەگەڵ خۆراکەکە ئێمەش بە دڵخۆشیەوە خۆین بەڵام بەداخەوە ینی نازانم لەمەیە حکوومەت کەم تەرخەمە خاڵێکی کێش بۆ حکوومەت پێویستە بە تایبەتی حکوومەتی ینی با بڵێن لۆکەڵی سلێمانی پێداچوونەوە بە سیستەمی هاتوچۆی سلێمانیا بکە لێگەڕێ کە توانای ئەوەی نییە سیستەمێکی هاتوچۆی مۆدێرنمان بۆ دابینکە بەڵام هاتوچۆی ڕێگەکان پێویستە جارێکی کە ڕێکخێتەوە یعنی زۆرترین ترافیک زۆرترین پیسبوونتە زۆرترین تاسە زۆرترین پیسبوونیتەوە هەوات هەیە ئەمە لەلایەکەوە لەلایەکی کەشەوە ئەگەر ئێمە سەیری لەگەنێک لە گەڕەکەکان بکەین بۆ بە شوێنێکی پیشەسازی بچوو یعنی ڕۆنگۆڕی تایە محلی چەولم ئەوەی کە پێڵێن محلی چەولم تایەتی دوکانی دارتاشیشی تایە کە ئەمانە نابێ هەبن لە شوێنی نیشتەجێبوونا نابێ ئەم شتانە هەبن نابێ کارگەی بچووک هەبێ نابێ دوکانی ئاسنگەری هەبێ بەڵام ئێمە لە شاری سلێمانیا بە شێوەیەکی گشتی هەر لە کۆڵانەکانی خۆمانەوە سێرکین هەمانە خاڵێکی کەم مۆلیدەکان یعنی بەپێی توێژینەوەی ئامارێک ئەڵێ 5500 مۆلیدە لە کوردستانە هەن بە شێوەیەکی گشتی من لە ئێوە پرسم لە توێژینەوەکان گەڕێن بەڵام کە بە جادەی سالم هاتنە خوارەوە چەند بینای تیجاری ئەبینن چەند مەطعەم ئەبینن ئەم بینا تیجاریانە ئەم مەطعەم و ڕێستۆرانتانە هەمووی مۆلیدی تایبەت بەخۆیەیە یعنی بۆ تەسەور کە سوتانی گازۆلین ئەوەی پێڵێن گاز خۆمان گاز 400 پیسکەری هەوای تایە 400 پیسکەر لە ناویانە PM دونی ئەوەی کە ئێمە باسمان کرد کە زۆرترین کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروستەکە اینجا من بۆ ڕێگە بە مۆلیدەیەک بەرامبەری ماڵەکەمە بۆ خانوێ بکڕم لە بەرەوەی نزیکە لە مزگەوتەوە لە بەرەوەی نزیکە لە کۆمەڵێک دایرەی قەرەباڵخەوە لە بەرەوەی نزیکە نازانم مۆلیدەکەم لێوە نزیکە یعنی ئەمانە هەمووی کۆمەڵێک خاڵن کە توانین بڵێن هەڵە تێگەیشتنی ئێمەیە بۆ شوێنی دانیشتنمان پێویستە لەو لایەنەوە تاک خۆی وشیار بێ وەک حکوومەت ینی ئیشی باش ناکا ناڵێن ئیشی بەرچاوی نەکردووە لەم ڕوانگەیەوە پێویستە تاک وشیار بێ خۆی بپارێزێ و بەداخەوە ئەم جارەش ئەڵێم ئێوە تەنها سەیری ئامارەکانی نەخۆشیە بەربڵاوەکان کە لە شاری سلێمانیا بۆتان دەرەکەوێ هەوای ئێمە لە چ دۆکەکایە کاڵم سلێمانی سەرەتاش وتم خۆشبەختین کە ئێمە جوڵەیەکی هەوامان هەیە ئەگینا سلێمانی بەوەی کە لە شیوێکە ئەو حرەکەی هەوایە نەبووایە کە بەیانیان بۆمان ڕاماڵێ هەمووان خنکان بوون بەڕاستی جێگایەک نەبوو بۆ ژیان هەرچەنە ئێستش سنتەری شاری سلێمانی یەکێکە لە هەرە پیسترین خاڵەکان بۆ ژیان من لێرەوە تاوا بمیترەگەر کاک بابان و لەترش یەنە لای پرسیارەکانی ئێوە هەوڵ دەین زۆرترین پرسیار زۆرترین جواب ئەوەی کە بە ئێمە کێ وەڵامی بینەوە کە وەختێک لە کۆڕ و کۆبوونەوەیکی هاواییە بە شێوەیەکی زانستی ئامارەکان نەخرێتە ڕوو ئەنجا ماهیەتی ئەو نەهامەتی کە لە هەرێمی کوردستان و عێراقایە ئەو کاتە بۆمان دەرەکەوێت بەڕاستی من بۆ پشگیری وتەکانی یاریڤانخان سەرەتا لە ساڵی 2010 بۆ 2015 کە نەتەوە یەکگرتوەکان ئاماری ئاستی تەمەنی وڵاتانی خستە ڕوو عێراق و هەرێمی کوردستان بە ژمارەی 193 دەوڵەت دارە یعنی لە خراپی ئاستی تەمەنە یەکەم وڵاتین دوای پێش وڵاتانی ئەفریقا کە ئاستی تەمەنمان زۆر کورتە یەکێ لە هۆکارەکانی
ئاستی تەمەنی خەڵک بۆ کورتە کە ئەو ساڵەدانرا لە نەتەوەیەکیتەکان بۆ ئێمە بۆ 59 بۆ 60 بازێسە چاوەژەڵە 50 ساڵیە هۆکاری یەکێ لە وەرەکارەکان بیتی لە ژینگە بە تایبەت ئەم هۆکاری هەوا بۆ ئەم کاریگەری دەنگکۆڵە وردەکان کە لە ناو هەوایە سەبەبێکە بۆی کە ئاستی شێرپەنجە و جەڵتەی سیەکان و جەڵتەی دڵ و جەڵتەی مێشک لە ناو گەنجانە زۆر بووە ئاستی تەمەنی کەم کردوێتەوە کە ئەمە کارەساتێکە یەکێ لەو کەسانەکە پێویستە ئاماژەی پێ بکەین کە لە هەرێمی کوردستانە کە من خۆم زۆر شانازی پێوەکەم کاری پێ بکەین تا ئێستا هیچ وەزیرێکیە بەرپرسێک ئەو شتەی دیاری نەکرد ئیلا بڵێن دکتۆر زریان ئەیش لەبەرەوەی خۆی لە وڵاتی بەریتانیا ژیە ئاماژەی بۆ کرد کە ئاستی تەمەن لە هەرێمی کوردستانە زۆر دابەزیوە گەشتە 56 ساڵ ئەو لەو کاتەیە کە ئەوەی ئاماژەی بۆ ئامارانە کرد دیارە دەسەڵاتدارانی تر و حکومت بەگشتی کابینەکە بەگشتی و ئەنجومەنی وەزیران سەرزنشتێکی زۆری دکتۆر زیرانیان کرد کە چۆن نەبێت ئامارێکی وە خەتەر تۆ بڵاو بکەیتەوە ئاستی تەمەن بڵێ ئێمە کرد سپاسی دیسانەوە سپاسی ریڤانخانەکەم بڵاوکردنەوەی ئەم شتانە کاریگەریە بێت بۆ توێژ و کۆمەڵەکان بۆی بتوانین نەهامەتیەکان و مەترسیەکانی ئەم شتانە دیاری بکرێت و زۆر سپاسیەکەم خۆش بابەتێکی زۆر باشە هەستەکەم ڕێک پەیوەندی بەو پرۆژەیە هەیە کە تیمی پەروەردەی ڕێکخراوی ئازاد بوون ڕایگەیاندووە بۆ کۆکردنەوەی پیل و پاتریەکان پیل و پاتری ئەوەی کە ئێمە لە یەک تۆژینەوە وەرمانگرتووە گازی فریۆن لیثیۆم قڕقشم کادمیۆم لەگەڵ جیوە ئەمانە هەمووی تایە ئایا ئەمانە هەمووی بڵاو بێتەوە لە هەوا ئەوە هیچ ئەوەمان نەزانی کە بڵاو بێتەوە لە خاکە و لە سەرچاوە ئاوەکانیشە و لە سەرچاوە ئاوەکانیش کە بڵاو بێتەوانێ ماسی قوتی ئایخوا دێمەش ماسیەکە خۆن ڕێگێتە ناو لەشی ئێمەوە یەک پرسیارێکمەیە لەسەر ئەو یاریانەی کە ئەیەن بە مناڵ کەفاوەکان کە دەرەچێت لە ناو بازاڕە بەردەوام بە سەدان و هەزاران بڵق دەرەچێت ئەوانە ڕۆژێک بە برادەرەکەم و دوتمە من مادی سەرەتانیە کاک تۆ نەمەیکە بە سەرچاوی خەڵکات و ڕەبوو تەبان لەبەرەوەی کە و ترەوە کاسبەکەیەتی بەڵام بەبێەوەی هیچ کەسێک جۆباتێ هەستەکەمەوە شەروایە ئەو گەردیلانەی تایە بۆ گەردیلانەی کە هەمووی تووشی ئەو نەخۆشیانە تەکات و بڵاو کاتوانێ ئەمە بەتایبەتی لەسەر شەقامی مەولەوی یەک بڵین چارەسەر دانراوە بۆ هەندێک لە کارگەکان وەکو کارگەی چیمنتۆ ئەمانە فلتەری تایبەتی بۆ دانراوە و بۆریەکی بەرز بەڵام من پێم وایە هێشتا ئەوەش دەرەقەتی نایە لەبەرەوەی چووکا وەکو خۆت ئاماژەت فێە ئەچێتە ناو هەوا و لەوێش ئەگەر زۆر بەرزیش بێتەوە چێتە ناو هەورە و هەورەکە جارێکی تر بەهۆی بارانبارینەوەێتەوە خوارەوانیە و ئەچێتەوە ناو هەوا و نزیکە بێتەوە لە خەڵک جارێکی تر من دەستخۆشی لێ یەکەم و زۆر سپاس بووە و بابەتە پیشە جیاکان اعتراف بەیەک ناکەین یعنی ئێستا بە دکتۆرێک بڵێ کاک بێستون لێرە ئاماژەی بە ئاستی ژینگە و پەیوەندی بە نەخۆشیەکانی شێرپەنجەوە باس کرد دکتۆرێک حەشای لێ کرد بەڵام من زۆر گەڕام ینی لەو ڕۆژەوە بوو بەخوو بەسەرما ئەمزانی و قسەی کاک بێستون لە 100 ڕاستە بەڵام زۆر گەڕام چوومە ناو تەنانەت پێگەی تایبەتی ڕێکخراوی WHO ڕێکخراوی ئیپاوەی Environment Protection Agency ئەمریکاوە زۆر گەڕام ئەو ئاماژەی بۆیەوە لە 90 هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لایفستایل و ژینگە لە سایەدەی جێنەتیکە یعنی ئەمە قسەکەی کاک بێستون پشت ڕاست دەکاتەوە بەڵام دکتۆرەکانی ئێمە بۆ نکۆڵی لەکەن ئەوە پرسیارە نازانم یعنی زۆر سپاس کاک بێستون بەوە کات جیات بە نسبەت پیرروپاتریەوە بڵێ لەبەرەوەی خاک ئاو هەوا سیستەمێکی داینامیکیە کاوا پیسە بێ خاک پیسە بێ ئاو پیسە بێ کاوا پیسە بێ خاک پیسە بێ ئاو پیسە بێ هەوا پیسە بێ بە دڵنیایەوە پیرروپاتی یەکێکن لە هەرە سەرەکی ترین هۆکارەکانی پیسبوون بەداخەوەکە ئێڵێم قورقشم ئەوەی کە لە باتریایە ئێستا ئاماژە بەوە ئەدرێت تەنها یەک باتری لیسیۆم ئەبێتە هۆی پیسکردنی 60,000 مەتر سێجا لە ئاو یەک باتری پیسکردنی 60,000 مەتر سێجا لە ئاو ئیتر یەک باتری لەو کاتی کە فڕێ دەیت و تێکەڵاوی خۆڵ و خاشاکی ماڵانە بێ بۆی ئێمە پێویستە
ئەو هەڵمەتە فراوانترکەین و بچینەوە دەرگای هەموو ماڵەکان بین بە شێوەیەک لە شێوەکان تکایە پیلوپاتریەکانتان تێکەڵی پاشماوەی ماڵەکانتان مەکەن هەموومان ئێستا کۆمەڵێک پیرروپاتیمان لە ماڵەوەی بەهۆی یاری مناڵانەوە بەهۆی کۆنتترۆل و بابەتی ئەلکترۆنیەکانەوە پێویستە جایکەینەوە یعنی پێویستە بەڕێوەبەرایەتیەک شوێنێک ناچارکەین دواتر بە کۆمەڵ لێمان وەرگێت چکە هێشتا ڕیسایکلینی پیلوپاتری لە کوردستانانە بە نسبەت کەفاوی مناڵان یعنی ئەو هەر کەوتۆتە سەر پێکاتەکەی پێکاتەکەی چییە؟ بە دڵنێەوە پێکاتەیە هەر پێکاتەیەک نامۆ بێ بەهەوا واتە پیسکەری هەوە و یەک نەک تەنها کەفاو یاری ئاگرینەکان کە گۆگردی تایە ئێمە خۆمان کە هەناسەین پێی نامورتاحین هەست بە کزانەوەی قورگمانەکەین هەست بە کزانەوەی چاومانەکەین لەگەڵەوەشە ڕێگە بە مناڵەکانمانەین یاری ئاگرین بەکاربێنێ بە نسبەت کارگەی چمنتەوە ئەو باسیەوەی کرد بەڵێ سکرابەریان هەیە بەڵام بە سکرابەریشەوە ئێمە پیهێکی بازیانمان پێواوە واتە پلەی ترشێتی لە بازیانە کە نابێ پلەی ترشێتی لە هەوایە لە 7.8 تێپەڕێ لە بازیانە دە واتە ئاماژەیە بەبوونی کۆمەڵێکی زۆر پیسکەر کە لە خودی کارگەکانی ئاسن و کارگەی چمنتۆکانەوە دەرەچێت یعنی من کاری لێ ناکەمە تێژینەوەیە بۆی من زۆر بەدڵنیایەوە قساکە دەستخۆشی بۆ خاتوی یاریڤان بابەتێکی دیارە زۆر گرنگە چکە پیسبوونی ژینگە جەنگێکی ئەعلان نەکراوە بەرامبەر بە مرۆڤایەتی من سەرنجێکی بەسیط لەسەر توێژینەوەکە دیارە ئەو پەیوەستە بە دەنگکۆڵە هەڵواسراوەکان دەنگ و هەڵواسراوەکان لە ناو ئەتمۆسفیرە لە ناو هەوایە هەڵبەت ئەو توێژینەوەیە ئەبێ پەیوەست بێ بە وەرزەکانی ساڵەوە چکە ئێمە وەرزی زستانمان هەیە کە وەرزێکی باراناوی و بەفرای و لەگەڵ وەرزی بەهار چەند کاریگەری هەیە لەسەر دابەزاندنی ئەو دەنگکۆڵانە و ئایا ئەوە لە توێژینەوەکە چۆن هینت بۆ کردووە حسابات بۆ کردووە ئەوە لەسەر توێژینەوەکە دوو جەنابەت باسی ئەوەت کرد کە سلێمانی بە شانسە و هەوای جوڵاوی هەیە طبعاً ئەو هەوا جوڵاوەش دیسانەوە پەیوەستە بە وەرزەکانی ساڵەوە هەمومان ئەزانین ئەوەی دانیشتوی ئەم شارەیە دەمە و پاییز دایمە هەوا زیاترە جوڵێ ڕەشەبایەکی باش هەیە لە ناو شارە ئەوە چەند تەئسیری هەیە بەسەر پاکردنەوە جگەلەوە ڕێژەی سەوزایی ئێمە زۆر جاگوێمان لەو لایەنە بەرپرسانە بێت کە پەیوەستن بە باخچەکانەوە لە ناو شارە بەکاری سەوزکردنی دەر و دەشت و دەوروبەری شار و ناوشارەوە ئەوترێ ڕێژەی سەوزایی سلێمانی من گوێم لێ بووە نزیک بۆتەوە لە ستاندەری جیهانی نازانم لە سەدا 15 لە سەدا چەنە ستاندەرەکە ئایا ئەوە شان بەشانی جوڵەی هەوا کاریگەری نییە لە سەرکەمکردنەوەی ئەو خەتەرە گەورەی کە جەنابەت ئیشارەت پێدا لەگەڵ ئەوە شایە سلێمانی ئەگەر ئەو حەوزی ناوشار حسابکەی دانیشتوانەکەی لە 800,000 بۆ 900,000 کەس تێ ناپەڕێ های شارەکەمان گەورە نییە لە چاو شارە گەورەکانی دنیاە وە شارێکی ئەوە نەسناعیش نین مەعامل و مەسانعی گەورە و زەخم چوار دەوری گرتبێتین ئەمانە تۆزێ لەو خەتەری کە ئەخرێتە ڕوو ینی هین نییە تۆزێ جیاواز نییە سپاس بۆ جەناب دەستخۆشی بۆ ڕێکخراوی ئازادبوون بۆ زەمینە سازکردن بۆ ئەم زۆرە سیمینارانە دەستخۆشی بۆ یاریڤان خان کە خۆی لە قەرەی بوارێکی وا حەساس داوە بەڕاستی وەکو خۆی جەنابی ئاماژەی پێدا من چەند ئیزافەیەکم هەیە بۆ ئەوەی کە بزانن ئەو بابەتەی یاریڤان خان چەند گرنگە ساڵی 2017 لە ژمارەیەک سیمینارە بە بۆنێ ڕۆژی ژینگەی کوردستانەوە لە ئوتێل تایتانیک چوار بابەت پێشکەش کرایەکێک لەوانەی کە مەبەستمە دکتۆرێک بوو لە بریتانیا هاتوو بەداخەوە ناوەکەیم لە یاد نەماوە ئیختصاسەکەی لە مەجای هەوا بوو وتی هەمومان کە دانیشین ڕۆژانە دانیشین مەسەلەن ئێمە وا سەوزا خۆین وا میوا خۆین خۆراکی وا تەندروستە خۆین باسی ئاوەکەین ئاوی فلتەرە خۆم ئاوی سلێمانی خۆمەوە نازانم چی وتی کەسمان باسی هەوا ناکەین لە کاتێکە لە 175 کۆی نەخۆشیەکانی ئێمە هەوایە
سەدا 75 بۆی ئەو بابەتی ریبانخان زۆر گرنگە. ئێمە هەموو شتە چارەسەرانی کە باسی کرد جەنابی حکوومەتی هەرێمی شەزانێ و حکوومەتە لۆکاڵەکانی شەزان و ئەزانن کەەوە ئەم بابەتە بەڕاستی ترسناکە مەسلەی مۆلیدەکان مەسلەی ئەم هەموو ژمارە ئۆتۆمبیلە کە هەیە هەموو ئەو بابەتانە زۆر گرنگە. بۆیە یعنی ئەگەر لەو توێژینەوەیە کە گرنگی بۆ بدرێت چۆن بەرزکردنەوەی ئاستی هوشیاری تاک زۆر گرنگە. یعنی جەنابی باسی ساوڵەکەی کرد کە گەنجانی ئێمە هەمووی شەوانە لەوێ بەنەسەر یا لەو منتیقانە کە ئەمە لە ڕووی تەندروستیەوە چەند گرنگە بەڕاستی ئەو بابەتە زۆر گرنگە کە زیاتر تەرکیز بکرێتەوە. مەسلەی سەوزایی وەکو کاورێسەنگاویش ئاماژەی پێدا بەڕێزان یعنی لە 150 CO2 کە لە بەرگە هەوا هەیە هەمووی لە ناو دارستانەکانە یعنی لە ناو جەستەی دارستانەکان هەڵگیراون. یعنی دارستانەکان جگەلەوەی کە کارگەیەکن بۆ بەرهمێنانی ئۆکسسیژین لە هەمان کاتە گەنجینەکن بۆ کۆکردنەوەی CO2 هەموو ئەو گازە مەترسیدارانی تر کە جەنابی پێدا. بۆیە بەڕاستی مەسلەی گرنگیدان بۆ ڕەشەی سەوزایی زۆر گرنگە. بە خۆشحاڵیەوە ئێستا پاش ئەو راپۆرتەی کە لەلایەن هەژدە وەکالەتی ئەمریکا بڵاوکرایەوە و مەسلەی مەترسی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بەتایبەتی عێراق و هەرێمیش تەمان بەیەکەوە کە پێنجەم وڵاتین لە ڕووی کاریگەری سلبی گۆڕانکاریەکانی کەش و هەوا ئێستا ڕێکخراونە دەوڵەتەکان لێرە گرنگیەکی زۆر بەو بابەتە دەنوە ئەوەشی کە یریڤانخان باسی کرد مەسلەی وێزگەی هەوا و کەشناسی و ئەمانەی چێک لەو بابەتانە ئەوانەی کە گرنگی پێ بدەن چۆن لە شوێنەکانە زیاد بکرێ بۆەوەی کە بزانە نیسبەی پیسبوونی هەوا و ئەم شتانە چەنە. بۆیە من جارێکی تر دەستخۆشی لەکەم هیوادارم ئەو بابەتە زیاتر لە هۆکارەکانی ڕاگەاندنە ڕنگ بداتەوە بۆی کە ئاستی وشاری تاک بەرز بێتەوە. دەستخۆشیتان لێگەم من بەڕاستی ئەمەجارە بەخۆم پێتان بڵێم 25 ساڵ لە بواری چیمەنتوایشم کردووە لە معاملی چیمەنتۆکانی سلێمانی ئەوەی کە بۆی کەپتان 15 ساڵی لە معاملی ئاسنە بۆی کە هەرانی ئەوەی کە لەسەر ژینگە و هەموو لە چەند ساڵی ڕابرد و ئێستاوان لەسەر ژینگە وتراوە لەسەر چیمەنتۆکان و ئاسنەکان ئاگام لە هەمووی هەیە و لە هەموو ئەو کۆڕووکۆبوونانە بەشدار بووم کە وتراوە ناحێ علمی و ناحێی پەخشاریش زۆر کەسە لە سوشیال میدیا بۆ قسەی زل و بۆ قسەی خۆشەی نووسن ئەو وایە ئەو هەمووی مردووە هەمووی هات و هەمووی چوو ئەمانە زۆر شتێکی خۆشە. من دەستخۆشی لە خاتوونەکەم بەڕاستی بەڵام زیاتر من ئەکادیمیانە هینەکەیم نەبینی باسەکی باسێکی زۆر مهم و چڕ و پڕە کە بەڕاستی ئەبێت نەک ئێمە ئەبێ هەموو زۆر زانکۆکان ئەو شوێنە پەیوەندیدارەکان لەم بوارە ئەهمیەتی بێبن و ڕێکخراوە مەدەنیەکانیش لە هەمان کاتدا ئەوەی کە بینیم لێرە بەڕاستی زیاتر بریتی بوو لە وەکو قسەکانی یعنی شتی کیمیا شتی علمی تیان نەبینی مۆزوعێکی علمی دەنگکۆڵەکان چین تەسنیفی دەنگکۆڵەکان بکرێت ئەبێت کە باسی بریئاکەین باسی ژینگاکەین ئەبێت تەسنیف بکرێت یعنی بیئە تەسنیف ئەنواع تەسنیفیە تأثير بيولوجي فيزيائي شيميائي أنواع تأثيرية دو هل تأثيرك ببي زوري تأثيرك ببي كمي تأثيرك ببي معناه مواد هي لطبيعتها كتو هراتو تأمراتها لو أنا باشصد صار تأثيري هبل وكو زئبق جيوة يعني شيء المواد خطر كان اليوم يعني أما مواد أنا مواد هي كإما بيشارة زانين براستي هل نوع عم بيستولوا عليه ده صاري كشتيك هات بيدي رفرد رابي لا مراتي إما لم كردستاني إما لسلساوي أو لبشتي دكان واني لبشتي قلات زي ونزاني ليشونك أما تأثيرك باش ده صاري كبيس صاري كسي صاري كدركت أجر أما أواني كزيادة دراسات علمي أكاديمي شيكاري جينجاكن يعني من أم موضوعاني كباسي كم حزكم كزيادة باسي دن كولكانكين لش أستيك دن كولكان لسر لبرزاي شنا تو باسي بأبكين إما باسي غلافي جيبكين أما يكم غلافي جيشي تروبوسفير دايوا ستراتوسفير لا بله أي ما قصدم كباسي بأكين أنا غلافي جوي 64,000 كيلومتر أسطورية كين إما باسي شوي غلافي جوي كين السمانية باسي دمتر كين باسي 5 متر كين باسي يعني لا يسعر كان كين كيلوستان انتهى أو براسي كنقطة كعبد زيادة خاتون بۆ دراسەکانی مستقبلی ئیشی تیابکە و پێکهاتی کیمیایەکانی تۆ کە باسی نەخۆشیەکانی ئەرین دۆری بازیان لە نەخۆشیەکانە من حەزەکەم لام ڕوون بێت شتێکی کیمیایەکانی کە تایەتی چییە خەتەرەکان برین لە بازیانە لە تەپودۆزی چیمەنتۆ چیە تەپودۆزی چیمەنتۆ بریتێ لە CaC کاربۆناتی کالیسیۆم ئەو بەردوو گڵەیە کە بینی هاڕاوردووە بەشێکی چۆ بە ئاسمان
يعني ئەو گردوگەڵی کەیبینی هەر ئەو کاموڕژێکی بینیان ئەو تەبوتۆزەی کەیبین ئەمە تاسیری هەیە بۆ ئینسان بۆ ڕۆیکیش بە زۆری بەڵام بەپی ئەو ستاندەرانی کە هەیە ئێستا لە عێراقا زوو لە ساڵی هەشتاکانە ستاندەری عێراق بۆ ماوەدی هەڵواسراو بریتی بوو لە 50 میلیگرام بۆ مەتر مکعبێک لە ئەوروپا ئەمە ستاندەری ئەوروپی بوو عێراقیش بوو ستاندەری ئەوروپا ساڵی هەشتا 50 میلیگرام بوو دواتر کردیان بە 35 ئێستا بۆتە 15 میلیگرام واتە لە 1 مەتر مکعب نابێت لە 15 میلیگرام تۆ زیاتر لە هەوا هەبێت عێراقیش ئێستا بە هەمان شێوە خاتونەتی ستاندەری عێراقیش ئێستا بە ڕسمی لە وەزارەتی بێی عێراقی کراوە بە 15 میلیگرام بەڵام چەند جێبەجێ بێت ئەمە مۆزوعێکی هەیە يعني کراوە 15 میلیگرام لە مەتر مکعبێکە کە بە چاو 50 میلیگرام نابێنرێت یعنی ئەگە تۆ سێری 50 میلیگرام کەی ئێستا ژوورێ مەلارێ لەوانەیە 30 تیابێت 35 تیابێت 40 تیابێت یعنی تەپوتۆس کۆی کەروانێ یاڕیم بژە کۆی کەروانێ بە سایتی بیکێشە من لە دەیان مختبەری وا چوین یانی چەندین جار کە هەر لە ژوورەکەی خۆمانە ژووری کۆمپیوتەرمانەیە پیاومانەوە یعنی شتەکان زیاتر ئەکادیمیانەی کەین بۆ ئەوەی کە بەڕاستی کە باس هەر نەرێن ئەوە نەخۆشەکان قسەی کە دکتۆرەکانن بزە بە دکتۆرەکان کارن خۆ بێ ئەسپاتێکی علمی هەبێت یعنی تۆ بێ ئیسپاتی علمی برێ ئەم مادەیە فڵان مادە تاسیری کردووە سەر سیەکان لەوێ واکە ئەواکە ئێمە کاکە لە بازیان وای لات کاکە لە سلێمانی وای لات ناو شار بزەبێت پیسە بە حکمی سیارات کە بەڕاستی قورقوشمی تایە موادی بنزینەکانی ئێمە سەی بە قورقوشم چارەسەر کراوە ئەوە خەتەرترین شت بۆ ئینسان بۆ سیارە بری تێ لە بنزین شتەکان دەستان خۆش بێداریش کە سوپاس فەرموو کاک شەماڵگیان وەڵا ویستم بەس پرسیارێ بکەم تەبعەن تۆ زۆر دەوری تاکە لەلا مهم بوو گرنگە هوشیاری من ئەڵێم هوشیاری تاک وەک کاتی زۆر زۆرەوێ چونکە من قسەم کردووە لەگەڵ خەڵکە خەڵک گوێی لێ نەگرتووە باسی ژینگە خەڵک گوێ لێ ناگرێت یعنی خەڵک ئەڵێت کاکە ئێمە لە وەزعەکان ژینگەیەکی شتێکی واتەیە بۆیە ئەمەوێ پێمان بڵێت و بۆمان باس بکەی بزانی دەستگات هینەکان ژینگەیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەمانە ئەگەر هەمانە چیەکەن و لەکوێن باسی گەیجی پێوانەی هەوات کرد لە 6,000 شاری دنیاە هەیە و گەیجە بێجگەلەوەی کە هەندێک کەس لە ماڵە هەیەی بەرچووکی کە لە 100 وڵاتەکە بەڵام ئەمە هەر پێوانەیەکە هەر بۆ دەرخات چیە من نەهۆکارە نەچارە سەرە ئەمە گەر بگەڕین بەدەستی پروفەرە ئەو جیازی هەر پێ دەڵێ ڕێژەی پیسبوونی هەواکە ئەوە نیە ئەگەر ئێم بگەڕین بە دوایی هۆکارەکانی پیسبوونی ژینگە بە هەموو جۆرەکانیەوە بە هەواشەوە بەو گردیلانەشەوە کە بەڕێز باسەکەی هۆکارەکانی زۆر لایەنیش بەڕاستی من خۆمێکێکم لەوانە کە جەخت دەکەینەوە لەسەر پاژماوە بە هەموو جۆرەکانە پیشەزازی پشت و کاڵی تەندروستی پاژماوەی شەڕ و شۆڕ و جەمەکان پاژماوەی سوتەمەنی بە هەموو جۆرەکانیەوە هی ئۆتۆمبیل هی مۆلیدا هی هەتا زۆپایەکی ناوماڵ و پاژماوەی مرۆڤەکان و هەروەها نەبوونی پلان و نەبوونی پەروەردە ئێمە لە پەروەردە هیچ شتێک لەبارەی ژینگەوە نییە مەناڵمان نازانین چۆن پەروەردە بێت بۆیە گەرێمە هۆکارەکان بە تەواوەتی دەستنیشان نەکەین و چارەسەرەکانیشمان بۆ ناکرێت بێجگەل ئێمە یاسای ژینگە یاسایەکی بەرقەرار یعنی باش گشتگیرمان نییە بۆ ژینگە لەوانەیە هەیە بەس ئیشی پێ نەکرێت ینی کەم و کوڕی هەبێت لەبەرەوە خۆزگە لە پێشە هۆکارەکان هەتا هۆکارەکانیەوەی کە بەڕێز باسە کرد زۆر ینی مهم بووەوە بەس هۆکاری کەش هەیە دەستە خۆش دەستخۆش من پرسیارم نییە تەنیا ئیزافەیەکم هەیە بۆ مەسلەی پیسبوونی ژینگە یەکێک لە عناسرەکانی تری پیسبوونی ژینگە مەسلەی دەنگ و ژاوەژاوە کە تەسیرێکی زۆری هەیە من بە حکمیەوەی لەو مەجالەیە ئیشەکەم چوم تێستم کردووە بەردەمی مزگەوتی گەورەی ئێواران کاتێک ئەو هاوار و ژاوەژاوەی کە هەیە لەوێ نزیکی 80 بۆ 85 دیسیبل بووە قووەتی ژاوەژاوەکە خۆی ستاندارد مەفروزە ئینسان بۆ ئەوەی کە دەماغی سەلیم بێت تووشی نەخۆشیەکانی دەماغ نەبێت 20 دیسیبل مەسموح بۆەوەی کە تۆ گوێ لێ بێت اینجا بڵاوبوونەوەی مثلەن ئەم ماتۆڕە زۆرانەی کە هەن یەریڤانخان باسیەوەی کروتی لە سەواڵەکە نیسبەتی ئەو دەنگکۆڵانە زیاترە و لە جادەی قەناتی زیاترە من بەحسێکی تازەیان کردووە لەسەر مەسلەی بڵاوبوونەوەی مثلەن تەسیری دەنگ و ژاوەژا و لەسەر بڵاوبوونەوەی ئەو دەنگکۆڵانە کە چەند تەسیری هەیە ینی باەمە دڵی خۆمان خۆش نەکەین بڵێن بەس لە سەواڵەکە و لە
جادەی قەنات ئەو نیسبەتە زۆرە هەیە لە هەموو هەوای ئەو نیسبەتە زۆرە هەیە هەر ئەوە بوو سپاس زۆرترین قسەی بە شێوەیەکی ئەکادیمی قسەی لێکرێ ئێمە نامانەوێت زمانی ئەکادیمیا بێڵین ئەمانەوە توێژینەوە بۆچی ئەکرێ لە خزمەتی خەڵکە ئاکرێ یعنی ئەبێ توێژینەوەکان ئەوەنە سادەکەینەوە کە خەڵکێکی ئاسایی لی تێبگا سوودی لێ ببینێ ئەگینا نەتوێژینەوە سوودی ئەبێ دەستگا ئەو دەستگانەی کە توێژینەوەی بەردەوامەکەن سوودیانە بێ تۆ توێژینەوە هەموو بۆ خزمەتی مرۆڤایەتە کە نتوانی خزمەتی پێ بکەی هیچ نێوەکو هیچ نەکرد بێ بەنسبەت بەرزیەوە لە چ بەرزێکا کردومانە ئێمە لە بەرزێکا کردومانە پێ ئەوترێ ئەم بنت واتە ئەو بەرزی کە ژیانی تایە ئەمە داتای زەمینیە ئێمە هەر قسە هێنێ داتای سەتەلایتیشمان وەرگرتووە لە هەمان کاتە یعنی سوودمان لە مانگە دەستکردەکانیش وەرگرتووە بۆ هەمان خاڵ یعنی ئەو داتایەمان وەرگرتووە مقارنەمان کردووە بەڵامەوەی بۆ من گرنگە وەکو تاک داتا زەمینەکەی زیاتر وەک داتا سەتەلایتەکە بۆیە زۆر تەرکیزم لەسەر داتا زەمینەکە کرد بەنسبەت کارگەی چیمەنتۆکان کاتێک کاڵی پێچ بەرزە واتە هەموو ئەو مادانەی کە بنە هۆی بەرزکردنەوەی پلەی تفتێتی بەرزە یعنی یەکێک لە خاکی ئێمە بە هەمووی خاکی کوردستان خاکێکی کلسیە ئەوەیە کە سیسی وسریتایە و ئەوەش بۆ چیمەنتۆ بەکارێنرێ بۆیە کەوتمان PH لەو ناوچەیە ئەوەنە بەرزە ئیترێمە ئاماژەیە بۆ ئەوەی کە چیتایە ئەو ناوچەیە یعنی بەڕاستی کە ئێمە چەند جار تێستی خاکی بازیانمان کرد یعنی بۆ ئەوەی دنیا بینەوە چکە زۆر شۆک بوو بۆ ئێمەدا یعنی بۆ ئێمە دەست زۆر بوو چەند جارەوەمان دووبارە کردەوە دەمان بۆ دەرچوو دەپۆن شتێکیشمان بۆ دەرچوو یعنی ئەمە بۆ خۆی لەو ڕۆوە لە ڕۆیکیکەوە ئەو پانزە و عێراق نیەتی ینی ناشنڵ ئیندێکسێکی نییە پێوانێکی ناشناڵ ستاندەر ئێستا هۆڵندا هەیەی ئەوە هی WHO هێنن و ئیشی لەسەرەکەن بەڵێ ئەوە ستاندەری WHO هی عێراق نییە ئەوە هی WHO ئەو پانزەیەش بۆ کۆی دەنگۆڵە هەڵواسراوەکان نییە تەنها بۆ دەنگۆڵە هەڵواسراوانەیە کە تیرەکەی دوونی و مایکرۆن و نزمترە یعنی ئێستا ئێمە لەوە خراپترمان هەیە یەک و نزمترمان هەیە یعنی کێشەکە لەوایە بەنسبەت نەزیرەخان من مەبەستم ئێپروفەر جیازێکە پێڵێن ئێپروفەر بە پێچوانەوە زۆرتر لە ئەوروپا بۆ ماڵانە بەکارێ کە حیوانێکی ماڵی بەخێوەکەن بەڵام ئێستا فلتەرێکی پێڵێن فلتەری ئیپا جۆرێکیان بە شێوەیەک تعدیل کراوە فلتەری ئیپایە فلتەری ئیپا دەنگۆڵە دەیەکان ئەگرێ و دونیوەکانی شەگرێ بەڵێ لە ماڵە لە شارەکان لە نیو دلئیسیانی زۆر گەورە دانراوە ینی ئەملاق لە ناو شارەکەی بەڵام چاری پیسبوونی هەوای ئەوێ ناکە بەداخەوە بەنسبەت ژاوەژاوە کاکسەفین زۆر سپاسێکم یەکێکی کە لە هەرە پیسکەرەکانی ژینگە ژاوەژاوە و یەکێکی کەشیان ڕووناکیە کە ئێمە هەر زۆر گوێنێنێ ویژنەوەی کە سیرکردنە بەڵێ سیرکردن ینی بینین بەڵێ هیچ نازانم ئەگەر شتێکم بیرچوو بێ بەنسبەت کشتتوکاڵەوە کاکسەی نۆزم باسی کرد بەداخەوە کشتتوکاڵ بۆ خۆی یەکێکی کێ لە سەرچاوەکانی پیسبوونی هەوا هۆکارەکەی ئەمەژن پێ لە سەرچاوەکان گیان یعنی لە تانجەرۆ زۆرترین پیسمونەکان و معاملە بچووکانن کە هەن بەڵام بەڵێ لە خۆڵ و خاشاک بەڵێ خۆڵ و خاشاک سووتانی خۆڵ و خاشاک ئاوی پیس بەڵێ ئاوی پیس بەڵێ ئەمانە هەمووی چکە تۆ لەگەڵ جوڵی هەوایە چی پیسکەری ئاوای هێنی چی پیسکەری خاکە هێنی دووکەڵەکانە هێنی بە دڵنیێرەم دەنگۆڵانە نەوەستاون وتمان مدی تەمەنیان هەیە لە چەند سانەیەکەوە دەست پێکا بۆ سەدان ساڵ هەنێکیانی ئەچێتە ستراتۆسفیرەوە چینە ینی بەداخەوە هەنێک لەم دەنگۆڵانە واتە چینی ترۆپۆسفیر تێ ئەپەڕێنێ ینی 20 کیلومتر و 40 کیلومترەکە تێ ئەپەڕێنێ ئەچێتە ستراتۆسفیرەوە و 400 ساڵ ئەمێنێتەوە ینی بەڵام ئەمانە کەمن مقارنەتەن بەوەی کە ئێستا ئێمە لە هەوای سلێمانیا پێوانەمان کردو چی بفەرموو کەگەسمان ئەوە ڕاستی و بابەتە میستێکەڵی کەم چکە
ئەو زۆرترین ڤایرۆسی تایە ڤایرۆس کە ئێمە ینی ئەمە بۆ ئێمە شۆکە ڤایرۆسی پێوەیە بەکتریایە لەگەڵ میتاڵە قورسەکان میتاڵە قورسەکان لە سلێمانیا 28 میتاڵمان پێوانە کردووە 28 میتاڵ کە ئەم فترەیەخیر دکتۆر عەلی دکتۆرێکی بەڕێزەویش لەسەر هەوای سلێمانیشی کردووە وتی ئەسڵەن ئەسبیستۆسی تایە ئەسبیستۆ کە نابێ لاوایە هەر بوونێ بێ ئەنی نابێ بە هیچ شێوەی لاوایە بوونی هەبێ بەڵام لاوای سلێمانیا بوونیە بەڵام ئەمانە بۆ ئاشکرا ناکرێن بۆ ناوترێن لەوانەیە لایەکی کەم تەرخەمی ناوەندە ئاکادیمیەکانە لە لایەکی کەشەوە کەم تەرخەمی حکوومەتە کە بە شوێنم پرسیان ناچێت و نائاشنایی ڕێکخراوەکانە بە شێوەیەکی گشتی بە پرسەکە جوابی پرسیارەکەی کاکشەماڵمان نایەوە لەسەرەوەی کەوتی دام و دەستگا ژینگەیەکانی حکوومەتی هەرێم بڵێ بەداخەوە ئەمانە ئەڵێ ئەبێ بڵێم بەداخەوە هەمانە بەڵام باشە ئەوان ئێستا لەسەر سیۆتوی شەکەن کە سیۆتو هۆکارێکە یعنی یەکێکە لە هۆکارەکانی گەرمبوونی سرچاوێکێکە لە هۆکارەکانی گەرمبوونی زەوی هەرچەنە لە سیۆتو خراپترمانە میسانە لە میسانیش خراپترمانە ئەنتۆیە بەڵاوان پیاوانەی سیۆتویان هەیە جیازی پیاوانەکردنی دەستەی ژینگە هەیە بەڵێ دەستەی ژینگە هەیەی لێرە بەڕێوەبەتی ژینگەشمان هەیە لێرە هەیە هیچ ئیجراتێک نییە تەنها ئەوان بەس پێوانەکەن وەڵڵاهی تر ئەویانە بێ لەخۆیان بپرسی زیاتر دەستەی پاراستن و چاکردنی ژینگەمان هەیە ئەگەرەوەی کە لە قانونەکەی هاتوو مەهەمەیان دیان توانیان بیکەن ئەمان ئەڵێن ئێمە بەس چاودێریە ئیشی ئێمان بەس چاودێریە بەحکومیە بەڵێ دەستەیەکە سەر ئەنجومەنی وەزیرانە ڕاستەوخۆش زۆر سپاسانەکەین خاتوێران زۆر سپاس ماندووی